عیادەکەم هەموو ڕۆژەکان دەکەمە خۆڕایی. خۆشەویستان، ئەوە پێی دەرێن بەرەکەتی ژیان، خی گەورە قبوڵی بکاتن لە یەکی 2022 43,430 کەس سەردانی نوێرینگەی دکتۆر دلێریان کردی لە خەستەخانەی میهرەبانی. لەوانە 4948 نەشتەرگەریمان کردیە کە 2211 نەشتەرگەری بەردی زەرداوی بووە. لە یەکی 2022 تاوەکو هەفتی 2026 یعنی لە 4 ساڵ و چەند مانگە چیم پانیتمان بە پشتیوانی خۆی گەورە و تەفیقاتی ڕەب العالەمینە. ئەوجا ئەوڕۆکە لەگەڵ موهەندیسەکانی دروستکردنی خەستەخانەی میهرەبانی دانیشتم، بڕیارماندا ئەو 100 دەفتەرەی لە ناو خەستەخانەی میهرەبانی ئیستیسماری دەکەینەوە کەوا 2 تابقی تکا لە ناو خەستەخانەی میهرەبانی مۆڵەتی وەردەگرین. ئینشاءڵڵا لە ساڵی دابێ دەست بە تەنفیزی دەکەین. ڕاستیەکانی ئێستا خەونی ڕابردوومان بووە، خەونی ئێستاشمان داهاتوومانە. ئەم نەکو دکتۆر دلێر باسی ئەوەی دەکەم کە بوومە 55 ساڵ دەمەوێ بڵێمە خەڵکی و خەڵکیش چاومان لێ بکەن کە بوومە 55 ساڵ عیادەکەم هەموو ڕۆژەکان دەکەمە خۆڕایی. دەستی خۆشم هەمووی دەکەمە خێر خزمەتی یەتیمەکان دەکەم، چونکە دەزانم دەمرم، دەزانم بەجی دێلم، پێش ئەوەی بمرم دەرێم ئەو دنیای پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری کردینە قیمەتی باڵە نوێشولە چی نییە. لێیەکە خێر خلاص نابی، خەسار نابی، خراپ نابی، خێری میهرەبانیش بەردەوام دەبی. دەرێم خۆشبەختەوە بەشدارە لە میهرەبانی، خۆشبەختە ئەوەی دێتن پشتی ئیستیسماری و پشتی خێری لە خەستەخانەی میهرەبانی دەکرێتن. خەستەخانەی میهرەبانی 1500 پشتی نەفرۆشتی بوو کاتی خۆی، 6000 مان فرۆشتی بوو، 7500 پشک بوو. ئێستا دەستمان پێکردە ئەوەکە قسەی دەکەم 1222 پشتی مایە. لێکە خۆشبەختە ئەوەی ئیستیسمار دەکا لەگەر نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. 0750 115 پاسپەی FIB میهرەبانیە. دڵنیا بن میهرەبانی لە بۆ بزنسی نەدروستکرایە، نە پلانی بزنسیشمان هەیە، پلانی بڵاوکردنەوە و پەخشی خۆشەویستی و دەستی لایک و لێی خەندا پیرۆزی هەمووان بیکەن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.